مەترسی ئەنجامەکانی هەڵبژاردنی پەرلەمانی هەرێمی کوردستان چین. سەرنجام پاش هەڵبەز و دابەزێکی زۆر بانگەشەی هەڵبژاردن و ئەنجامی شەشەمین خولی پەرلەمانی هەرێمی کوردستان کۆتایی پێهاتوو بڵاو کرایەوە. ئەگەرچی لە گەرمەی بانگەشەدا بەهۆی ئەوەی هەندێک کەس و لایەن لە پێناو کۆکردنەوەی دەنگی زۆرتر و خۆ بە پاڵەوانکردن لەو پەڕی خەمساردیەوە هەرچی هێڵی سووری دیموکراسی هەیە بە ناوی خودی دیموکراسیەوە تیان پەڕاند، فەزای بانگەشەیان گواستەوە بۆ گۆڕەپانی زۆرانبازی و کایەکردن بە خودی هەڵبژاردنەکان. لەم ڕووەوە چاودێران و لێکۆڵەرانی سیاسی بەردەوام نیگەرانیەوە بوون کە شەڕ و ئاڵۆزی و پێکدادان ڕوونەدات و بەو هۆیەوە قەیرانی سیاسی هەرێمی کوردستان قوڵتر و ئاڵۆزتر بکاتەوە. بەڵام بەو پەڕی خۆشحاڵیەوە ماوەی بانگەشەی پڕ لە مەترسی هەڵبژاردن و پرۆسەی دەنگدان بەهۆی وشیاری جەماوەری سیاسی کوردستانەوە کۆتایی پێهاتوو پرۆسەکە بۆ قۆناغی پێکێنانی کابینە گوازرایەوە. بەڵام ئەگەر دەنگۆی ساختەکاری و دەستێوەردان لە دەنگەکاندا خۆی نەبێتە کێشەیەکی دیکە لە بەردەم کۆتایی ئەنجامی هەڵبژاردنەکاندا. کەواتە دواگازندەی ساختەکاری لە ئێستادا گەرمترین و گرنگترین پرسی ڕۆژی سیاسی هەرێمی کوردستان پرسی ڕێککەوتن و پێکێنانی کابینەی نوێیە لەسەر دەستی لایەنەبراوەکان. لێرەوە بە وردبوونەوە و خوێندنەوەی دۆخی بانگەشەی هەڵبژاردن و هەروەها ئەنجامی کۆتایی دەنگەکان چەندین پرسیاری گرنگ و چارەنووسساز ڕوبەڕووی چاودێران و لێکۆڵەرانی سیاسی هەرێمی کوردستان بۆتەوە کە لێرەدا ئاماژەیان پێدەدەین. یەکەم، باوردبوونەوە لە پەیام و دروشمی حزب و لایەنەکانی بەشدار لە بانگەشەی هەڵبژاردن و ڕەچاوکردنی ئەنجامی هەڵبژاردنەکە ئایا ئەگەری ڕێککەوتن و پێکێنانی کابینەیەکی نیشتمانی لە ماوەیەکی دیاریکرا و کەمدا لە ئارەدایە؟ دوام، لەم دۆخەدا ئایندەی هەرێمی کوردستان بەرەوکێ دەچێت. دیارە دوو براوەی سەرەکی ئەم خولەش وەک خولی پێش و پارتی و یەکێتی بوون و لەم ڕووەوە سەرکەوتنی پرسی پێکێنانی کابینە بەستراوەتەوە بە ئامادەبوونی ئەم دوو حزبە بۆ دەستپێکردنی پرۆسەی دانوستان و ڕێککەوتن. ئەگەرچی لە گەرمەی بانگەشەی هەڵبژاردندا لایەنی زۆنی سەوز ڕاشکاوانە باسی لە ڕوخانی دەسەڵاتی زۆنی زەرد و پەراوێزخستنی حیزبی یەکەمی دەسەڵاتداری هەرێم دەکرد، جیالەوەش دەمێکە پارتی ئەو حیزبەی بە تەواوەتی پەراوێز خستووە. بەڵام لە ئێستادا هەردوو حیزبە دەسەڵاتدارەکە بە باشی ئاگادارن دۆخی پێکێنانی کابینە و دەسەڵات لە سەردەمی هەڵبژاردن و تەنانەت سەردەمی پێش هەڵبژاردنیش بە تەواوەتی جیاوازە و ئەم دۆخە پێویستی بە تێپەڕاندنە. بەڵام دەبێت بزانین تێپەڕیش نابێت مەگەرەوەی ئەم دوو حیزبە لە پێناو لانی کەم بەرژەوەندی و مانەوەی خۆیان بگەنە ئەو بڕوایەی کە سەرەڕای هەڕەشەکانی سەردەمی بانگەشە ئیتر کاتی چاوپۆشی لە ڕابردوو هاتووە و دەبێت ڕێوشوێنی تایبەت بۆ دانوستان و ڕێککەوتن دەست پێ بکەن، چونکە بە ڕەچاوکردنی دۆخی نالەباری ناوچەکە و هەروەها دەستدرێژیەکانی بەغداد بۆ سەرکیانی هەرێمی کوردستان ڕوونە ئەگەر بێت و ئەم دوو حیزبە لەسەر ڕەوتی دوژمنکارانەی یەکتر بەردەوام بن و بیر لە دانوستان و ڕێککەوتن نەکەنەوە، دوور نییە هەرێم و دەسەڵاتی کوردی لە ناوچەکە بەرەو ئاراستەیەکی زۆر مەترسیدار هەڵدێر توانەوە و ئاوابوون ببات. بۆیە ئێستا گەریان بژاردەیە بەهێزە کە دوو حیزبە خاوەن دەسەڵاتەکە جارێکی دیکە لە پێناو پاراستنی بەرژەوەندی خۆیان و هەروەها مەترسی کۆتایی هاتن بە دەسەڵاتیان ڕوو لە یەکدی بکەنەوە و لەسەر مێزی گفتوگۆ دەست بە دانوستان و ڕێککەوتن بکەنەوە و وەک جاران هەریەکە و جیا لە دابەشکردنی پۆستەکان لە زۆنی خۆیان خەریکی بەڕێوەبردن و حکومڕانی لەژێر ناونیشانی دەسەڵاتی هەرێمی کوردستان بن کە دیارە ئەم ڕەوتەش لە درێژخایەندا خۆی لە خۆیدا دەتوانێت دەسەڵاتی هەرێم بەرەو لاوازبوون ببات. پێدەچێت لەم دۆخەدا هەندێک کەس باس لە بژاردەی دیکە واتە ڕێککەوتنی لایەنێکی براوە لەگەڵ نەوەی نوێ وەک براوەی سێمی ئەم هەڵبژاردنە بکەن. بێگومان بە ڕەچاوکردنی دۆخی ئێستای هەرێمی کوردستان ئەم ئەگەر و بژاردەیە بە تەواوەتی لاواز و وەستەمە. لە بیرمان بێت هەردوو هێزی دەسەڵاتدار جیا لەوەی هێزی تایبەت و زۆنی دیاریکراوی خۆیان هەیە، هەردوو لاش خولیای سەرۆکایەتی و بەڕێوەبردنی سەرجەم دەسەڵاتی هەرێم و سڕینەوەی ئەوی دیکەیان هەیە. لەم ڕووەوە هەرگیز توخنی پرسی ئۆپۆزیسیۆن بوون نابنەوە و ئەوان کە خۆیان بە خاوەنی هەرێمی کوردستان دەزانن ناتوانن قبوڵی ئەوە بکەن ببنە ئۆپۆزیسیۆنی هێزی دیکە. کەواتە ئەم ئەگەرە زۆر لاواز و ئەستەمە کە یەکێک لەم دوو حیزبە دەسەڵاتدارە بوێرێت لە ڕێگەی هاوپەیمانیەتی لەگەڵ نەوەی نوێ کابینە پێک بێنێت و حساب بۆ ئەوەی دیکە نەکات. بە دڵنیاییەوە ئەمە واتە لێدانی زەنگی یەکترکوژی و شەڕی ناوخۆ
کە بەڕەچاوکردنی بەرژەوەندی قەبەی ئەم دوو حیزبە ئەم بژاردەیە بەتاڵە و ئەگەری نەک لاواز تەنانەت مەحاڵیشە. کەواتە ئێمە دەبێت سەرڕای ئەو هەموو هاشوهوش و هەڕەشە میدیاییە چاوەڕی ڕێککەوتنی ئەم دوو حیزبە و ئیدارەدانی ڕەوتی پێشووی حکومڕانی هەرێم بین لە بری پێکێنانی کابینەیەکی یەکدەست و بەهێز. بۆیە ناکرێت چاوەڕێ ئەوە بین یەک لەم دوو حیزبانە بۆ یەک جار بڕیارێکی نیشتمانی بدات و ڕۆڵی ئۆپۆزیسیۆن و چاودێر بگێڕێت. لێرەوە دەکرێت سەبارەت بە ئەنجامی ئەم هەڵبژاردنەدا ئاماژە بە دوو مەترسی سەرەکی بدەین. یەکەم، بۆ ماوەیەک پرسی پێکێنانی کابینە دوا دەکەوێت و دواکەوتنی ئەم کابینەیەش خۆی لە شەڕی میدیایی و قوڵبوونەوەی دووبەرەکیەکاندا دەبینێتەوە. جا لەمەش پێگەی دەسەڵاتی هەرێم لە عێراق و ناوچەکە دوو هێندە لاواز دەکات. دووەم، دەرەنجام ئەم دوو حیزبە ناچار بە ڕێککەوتن دەبن و خودی ئەم ڕێککەوتنەش واتە درێژەی حکومڕانی بە سیاق و شێوازی پێشوو کە هەمان حکومڕانی دوو زۆن و یەکنەگرتنی هێزی پێشمەرگە و دوو ئیدارەیە لە ئەرزی واقعدایە. بۆیە لە ئەگەری درێژەی ئەم ڕەوتە و با ڕەچاوکردنی دۆخی ئێستای ناوچەکە دوور نییە. لە ئەگەری نزیکبوونەوەی بەغداد لە ئەمریکا و زۆربوونی ناڕەزایەتی خەڵک، ئەمریکا چرای سەوز لە پێناو بێدەسەڵاتکردنی تەواوەتی هەرێم و داگیرسانەوەی دەوڵەتی ناوەندی لە هەرێمی کوردستان هەڵبکات. لێرەوە دەکرێت بانگەشەی ئەوە بکرێت لە ئێستادا یەکێتی و پارتی لە بەردەم ساتەوەختێکی چارە نووسەز و مێژوویدان. ئەگەر پێداگری لەسەرم سیاسەتەی ئێستایان واتە لاوازکردنی پێگەی هەرێم لە ڕێگەی لێدانی سەروەریەکانی هەرێم بە زەبری دادگای فیدراڵی بکەن و بیر لە گۆڕانکاری بنەڕەتی لە پێناو پاراستنی بەرژەوەندی گشتی و مانەوەیکیانی سیاسی هەرێمی کوردستان نەکەنەوە، بێگومان لە داهاتوویەکی نزیکدا نەک هەر خۆیان بەڵکو هەرێمی کوردستان بەرەو لێواری ئاوابوون و ڕووخان دەبات.